ئایا موشەکەکانی ئێران بەخێر بۆ هەرێم دەشکێنەوە؟ لاوەزبوونی ئێران چ کاریگەریەکی لەسەر دۆخی سیاسی هەرێم دەبێت؟ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران قۆناغێکی دیکەی گۆڕانکاری سیاسی لە ناوچەکەدا دروست دەکات. ئیسرائیلیش بە هێرشی یەکەم و کوشتنی فەرماندە سەربازیەکانی ئێران هاوکێشەکەی بە تەواوی گۆڕی. ئیتر پێناچێت ئێران بگەڕێتەوە قۆناغی پێش 13 حوزەیران، چونکە ئیسرائیل نینۆکەکانی ئێرانی کردووە و ئەژنۆشی شکاندووە. هەر گۆڕانکاریەکیش لە ئێران وەک جەمسەرێکی گرنگی هەرێمی گۆڕانکاری تەواو لە تەرازووی هێز و ناوچەکە دروست دەکات. لە دوای ڕوخانی سووریا و شکستی حیزبوڵڵا و حەماس، هێرشەکەی سەر ئێران گەورەترین زیانە کە بەرخودی ئێران کەوتووە. گۆڕانکاریەکە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستانیش دەبێت. بە جۆرێک لاوەزبوونی هەژمونی ئێران بە مانای کەمبوونەوەی کاریگەری ئێرانە لە عێراق و هەرێمی کوردستان، چونکە زۆربەی هاوکێشە و پرۆسە سیاسیەکان لە عێراق و هەرێمیش بڕیار و هەژمونی ئێرانی لەسەرە. بەڵام پێناچێت دۆخەکە ئیتر وەک پێشتر بێت. ئاماژەکان وان کە فشاری بەغدا ڕەنگە لەسەر هەرێم کەمتر بێتەوە، چونکە هێزە نزیکەکانی ئێران لە عێراقیش لاواز دەبن. هەرچی ناوخۆی هەرێمیشە پێدەچێت دۆخەکە بەتایبەت بۆ یەکێتی باش نەبێت، چونکە ئەو حیزبە پێشتر پشتیوانی و پشتگیری استراتیژی ئێرانی هەبووە. بۆیە هەر لاوازبوونێکی ئێران کاریگەری خراپی دەبێت بۆ سەر ئەو حیزبە. هەرچی پارتیشا ڕەنگە دۆخەکە لە بەرژەوەندی ئەو حیزبە بێت و لاوازبوونی پێگەی ئێران و هێزە وەلاییەکانی بەمانای بەهێزبوون و دەستکراوەی زیاتری پارتی دەبێت لە ناوچەکە.